سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام دووبارە سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆشحاڵ و ئاسوودەم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداریەوەی عەزیز و خۆشەویست شاد دەمەوە. بەرپرسیارەتی بەرامبەر بە ژینگە دەکەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواست. محمودی مەلاعیزەت کە یەکێکە لە ڕۆشنبیرەکانی کورد لە ساڵی هەشتاکاندا کاتێ دوای ئازادبوونی لە زیندانەکانی بەعز ڕوو دەکاتە یەکێک لە ناوچە شاخاویەکانی کوردستان کە بنکە و بارەگا یەکێک لە حیزبە چەکدارەکانی کوردی لێیە دەڵێ دەبینم هەموو خەڵک وەکو خەڵکی مەدەنی و پێشمەرگە کەوتونەتە قڕکردن و بڕینەوەی دارستانەکان بۆ سووتاندن و خۆگەرمکردنەوە و ئاگرکردنەوە. ئەڵێ من بە بەرپرسیارەتێکی زۆرەوە بەهەستکردن بە مەترسیە گەورەی کە ڕوو لە دارستانەکانمان دەکاوە ڕوو لە داری خۆڕسکی ناوچە شاخەوەکانمان دەکەن زۆر تکاو ڕجام لە پێشمەرگە و لە کاربەدەستان و لە خەڵکەکە دەکردکەوە با ئێمە بەرامبەر بە ژینگەکەمان بەرامبەر بەنەوەی داهات و بەرامبەر بە دارستانەکانمان بەرپرسیارانە بژین و هیچ نەبێ ئەگەر هەر ناچارین بۆ بڕینەوەی دار لە هەر دارێکدا یەک دوو لەق ببڕینەوە بۆ ئەوەی تەواوی ئەم دارە کۆتایی پێنەیە و ژیانی کۆتایی پێنەیە. ئەڵێ دوای جەدەل و مناقەشەیەکی زۆر یەکێک لەو بەرپرسە باڵادەستانەی کە ئێستاش خۆی زۆر بە پێشکەوت و بە چاکەت و بۆین باخێکەوە دەردەکەوێ پێی گوتم خەمت نەبێ ئەگەر لە داهاتوودا سەرکەوتین و شۆڕشەکەمان بە ئەنجام گەشت ئەوە زیاد لەو ڕێژەی کە بڕیومانەتەوە دەیچێنینەوە و داری پێشکەوتوتر و باشتر و چاکتر لە وڵاتانەوە دەهێنین. بەڵام سەیری کە شۆڕشیش سەرکەوت و هاتنەوە شار و خۆشیان زۆر بە دیموکراسی و بە پێشکەوت و بە دۆستی ژینگە ناودێرەکەن بەڵام ئەوەی کە زیاد بوو ژمارەی کارگەکانیان بوو ژمارەی بەنزینخانەکانیان بوو ژمارەی ئۆتۆمبیلە گرانبەها و بەنزینخۆرەکانیان بوو بەڵام یەک سەرکردە و یەک بەرپرس و یەک کاربەدەستی ئەم وڵاتە نەچووەوە شاخ دارێک بچێنێتەوە کەوا پێم وابێ مارک توانینە دەڵێ پێویستە ئێمە لە بەرامبەر ژینگە لە جێی هەر سیاسیەک دارێک بچێنین بۆ ئەوەی ژینگەکەمان پاک بێتەوە. بێگومان ژینگە ئەتوانین بڵین باشترین دیاری و هەدیەی خوایە بۆ مرۆڤ واتە دوای ئەقڵ کە شتێکی خودیە بۆ بە شێوەیەکی گشتی بۆ کۆمەڵگە ژینگە باشترین دیاری و باشترین هەدیەی خوای گەورەیە بۆ مرۆڤ کەوا پێویستە مرۆڤ زۆر زۆر هۆشیارانە زۆر زۆر بەرپرسیارانە زۆر زۆر مەسئولانە بەرامبەری بڕوانێ و هەمیشە هەوڵی پاراستنی بدە. بەڵام بەداخەوە ئەوەی کەوا هەر ژینگەی پیس کردووە ئەوەی کە هەروەها ژینگەی کاول کردو هەر بە چەکە ئەتۆمیە پێشکەوتوەکان هەر بە شەڕی کاولکاری هەر بەبوونی کارگە و پیشەسازیەکان تاوەکو ئەوەی کەوا مرۆڤی وا هەیە زۆر زۆر ئامادەنیە نەمامێک لە بەردەم ماڵەکەیدا بچێنێ هیچ کەسێک ئامادەنیە کەمتر لە جاران بۆ منە سیارەکەی لێ بخورێ بۆەوەی ژینگە و ئاو هەواکەمان پیس نەبێ. بۆ مەبەستە ئێمە بەرپرسیارەتیمان و هۆشیاریمان بەرامبەر بە ژینگە چییە؟ پێویستە چی بەرامبەر بە ژینگەکەمان بکەین؟ ڕۆڵی دەسەڵات چییە؟ چۆن هۆشیاری جارێکی دیکە لای تاک بچێنینەوە لە زانکۆ و لە پەیمانگاکان لە مزگەوتەکان جارێکی دیکەوا بکەین کەوا هەمومان بەرپرسانە بەرامبەر بە ژینگەکەمان تەعامل بکەین و هەوڵ بدەین هیچ کەسێک وەکوڵێ هەر کەسێک لە ئاستی خۆیەوە بەرامبەر بە ژینگەکەی بەرپرسیار. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ساڵح نەجیب مەجید مامۆستای زانکۆ لە پسپۆڕی زانستە ژینگەیەکانم کردو. دکتۆریان زۆر بەخێر بێ و سواز بۆ ئامادەبوونت. سەلامەتی دکتۆر. ڕاستیشە من دوو کۆمنتی بچکۆلەم هەیە یا دووڕم کردنەوەی بچکۆلەم هەبوو لەسەر یعنی پێشەچێکت ئەگەر دەرفەت لە خزمەتتان دکتۆریان. یەکەم سەبارەت بەو تێبینەی کە کاک مححمودی مەلاعیزەت کاتی خۆی هەیبووە ئەو خەمخۆری کردووە ینی بەوەی کە ئەو دارانە نەبڕنەوە چکە ئەو دارانە با بڵین یەکێکە لە بنەماکانی ژیان ینی بە تایبەتی ڕووەک کە ئەمە بەرهەمهێنەرە بۆ دوو پێکاتی سەرەکی کە شکلی گلوکۆزە و ئۆکسسیجینە کە ئۆکسسیجین پێداویستی هەموو دەقە و کات و ساتێکوانە. ئەجا من تێبینیەکم هەیە ئەگەر ئەوە چوو بێتە خانەی لە بیرچوونەوە ئێستا کە ئەبینیت لەسەر کۆگایکی ئاو لە ناوچەی سەرچنار کە ئەم ئاوە سەرچاوی ژیانی بۆ هەزاران ماڵی شاری سلێمانی دابین کردووە شوێنێکی گەشتیاریە. ئێستا هاتوون لەسەر ئەم کۆگای ئاوە بەنزیخانەیەکە بۆ دروستەکەن. ئەی بم کارەساتیان ئەڵێ چیکە ئەو بەنزیخانە بەرزەکەی لە کۆگاکەەوە 4 بۆ 5 مترە بە پێی ئەو دراست و توێژونانە کە هەندێک بەڕێز و مامۆستای و توێژەری بەشی جیۆلۆجی کردوێتی.
بەنزیخانەیەکە لەسەر کۆگاکە بۆکەن ئەگەر خەمیان هەبووە پەرۆژ بوونیا بۆ ژینگە ڕێگەیان ئەیە کە سەرچاوەیەکی ئاو هەزارەها ماڵ متمانەی پێکردووە ڕێگە بدرێ بەنزەخانەی لەسەرکە 5 متر لە قوڵایی کۆگاکەوە دوور بێت وە کاتێکیش ئەم کۆگایە پیس بوو بە مەوادی هایدرۆکاربۆنی و بە مەوادی بنزینی ئەو کاتە تۆ دەست لەو ئاوەشۆ لە کاتێکە ئێمە ڕۆژ لە دوای ڕۆژ نەک لە تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو لە تەواوی جیهان ڕوو لە قەیرانی ئاو کەین ئەمە گرفتێکی وەک بەڵگەیەکیش وەک نمونەیەکیش ئێستا لە هەر دەکەس 4 کەس ئاوی پاچی خواردنەوەی دەست ناکەوێت دکتۆر هەرەتوانین بڵێن بەخوا خەڵکە عەوامەکە زۆر بەرپرسیار و باشتر و دڵخۆسترە بۆ ژینگەکەی تا ئەوانەی کە خۆیان بەکار بەدەست و بە ڕیبات و بۆین باخ و بێگومان ئەگەر بێت ئەوان وشیار بن ئەگەر وشیار بوونایە ئەبوایە هەر ئەو ماڵانەی کە سەرچاوی ئاوەکەیان با بڵێن لە سەرچنارەوە وەرئەگرن ئەبا بەهاتایە کەمپینێکیان کردایە با بڵێن خۆنیشاندانێکیان کردایە دژی ئەو پرۆژەیە چکە ئەو پرۆژەیە تەنها خزمەتی گیرفانی کەسێکەکات بەڵام سەرچاوی ئاوەکە خزمەتی بە هەزارەها هاوڵاتی ئەکات دوایەوە بەنزیخانێ ئللا مەرجە لەسەر کۆگاکە بڕۆ 2 کیلۆمتر ئەولاوە بینایکە هەموو کەسێکە و توانای 2 کیلۆمتر ئەولاتر پێ بەنزینەکە تێکات یانی مەگرفتێکی گەورە نییە ئەجا سەبارەت بەوەی کە ئایا ژینگە من حەزەکەم بۆ بینەری خۆشەویست ئەو ڕاستی ئێمە کۆمەڵێ ڕۆژمان کە 9 هەساری لە خۆ گرتووە تەنها هەسارە کە با بڵێن پاڵپشتی ژیانی کردووە بەوەی کە ژیانی لەسەر دروست بوو ژیان بەردەوامە تەنها هەسارەی زەویە و کارەکە یەگەڕێتەوە بۆی کە 3 ڕەگەزی سەرەکی و گرنگ کە بریتێت لە ئاو و خاک و هەوە ئەمە بوونیان هەیە لەسەر ئەم هەسارەیە بەو ئاستەی کە بتوانێت ژینگە دروستکە کەواتە ئێمە ژیانمان و دروستبوونی و بەردەوامی بەندە بە ڕەگەزەکانی ژینگەوە هەر کاتێک ئەو ڕەگەزانە نەبێ ینی ژیانیشمان نامێنێت و هەر کاتێک ئەو ڕەگەزانە پیس بوو تێک و شێوە بەتەکیت یعنی بەشێکی زۆریش لە ژیانەکان کۆتایی پێ ئەمە ڕاستیە کە نکۆڵی لێ ناکرێت ژینگەشە لەم سێ ڕەگەزەوە وێران بەڵێ ئەمە ناسیدەکان کە بنەمایە بۆەوەی کە تۆ خۆراکی پێویستت وزەی پێویستت لیان فراهەم بکەیت ئەمە ڕاستیە کە ئەبێ هەموو با بڵێن بینەرێکی خۆشەویست بە ئاگا بێلی کاتێکە خوای گەورە ئەو چاکە و فەزڵەی لەگەڵ مرۆڤ دانواندووە لەم هەساری ئێمەدا ئەو سێ ڕەگەزەی بۆ ژیان بۆ بەردەوامی ژیان بۆ مانەوەی ژیان و بۆ ژینگەیەکی لەبار ڕەخساندووە ئەرکی مرۆڤ چییە؟ دەست لە وڵاتان بشوین کە وڵاتان لە پێناو بەرژەوەندی و دۆلاری زیاتر هەزارها جۆری چەک و نازانم کۆمەڵێ هەر لە بورجەکانەوە لە چەکە ئەتۆمیەکان لە زۆر شتی دیکە بەرهەم دەهێنن بەڵام منێک وەکو تاک وەکو کەسێکی ئاسایی بەرامبەر بە ژینگە پاشتر بەرامبەر بە ئەو خاک و ئاو هەوایی کە 3 ڕەگەزی پێگەنەری ژیانەکەمە ئەرکم چییە و دەبێت چۆن مامەڵە بکەم لەگەڵێ بەڵێ تەبی ئەرکی من ئەڵێم ژینگە یعنی ژینگە بە دوایە ژیانێت بۆی ژیانی خۆم پارێزراوکەم ژیانی خۆم پارێزراوکەم و لەگەڵیشە پاراستنی ڕەگەزەکانی ژینگە بکەم ئەرکی من وەک هاوڵاتیەک ئەوەیە کە پاراستنی با بڵێن خەمم بێت یان پرسەکانی ژینگە بەگشتی خەمی من بێت و پاراستنی ڕەگەزەکانی ژینگە بکەم و دەرامەتە سروشتەکانی ژینگە پاراستنی لێ بکەم و بە سەلیقە بەکاری بێنم لەو کاتی مرۆڤایەتی ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەکان لە زیابوونێکی بێشمارایە بە تایبەتی لە دوای ساڵی 1970 تاوەکو ئێستا کە نزیکەی 6 ملیار کەس زیایی کردووە ئەم 6 ملیارەت تەواوی ئەو پێداویستیانە ئیتر ئەگەر کەمالی بێ و جەمالی بێ و ئەساسی بێ و معنەوی بێ هەمووی لە ژینگە سەرچاوی گرتووە هەر کاتێک ژینگە تێک چوو ئەو کاتە ژیانی مرۆڤەکە بەرەو هەڵدێر ئەچێت بەڵام بەڕێزت توتت ئایا ئەم ئەرکە چۆن دروست ئەبێت ئەبێ ئێمە بیل لەوە بکەینەوە کە ئەم ئەرکە یا ئەم خەمەل لێ هاوڵاتی چۆن دروست ئەبێت من ئەگەر نێم پرسەکانی ژینگە بکەم بە کەلتور دوای ئەوەی کە ئاوێتی کەم بە ڕۆحم بە هەزرم بە بیرم مەحاڵە بتوانم کەلتوری ژینگەی دروست بکەم کە کەلتوری ژینگەیشم دروست دەکرد ئەو کاتە ناشتوانم پارێزگاری نە لە ژینگە و لە خەمی پرسەکانی بخۆم و ئەمەش بنەمای بۆ هەیە تۆ پەروەردەی ژینگەکە لە ساڵی 1000 با بڵێن لە ساڵی 1972 تەکیدی لێکراوە لە کۆنفرانسی ستۆکهۆڵم لە با بڵێن ئەو کۆنفرانسێکی پێیوەست بوو بە با بڵێن مرۆڤایەتی و ژینگە تەکید لەسەر ئەوە کرا چکە پێشان ینی با بڵێن خەمی ژینگە هەبووە بەس بەڕە
هەندێک کەسی مەسەلە دەرکەوت و بیرکراوە عقل کراوە خەمی لە خەمی ژینگا بوو بۆ نمونە ئەفلاتۆن لە سەدەی چواری پێش زین خەمی ژینگی خواردووە بەس وەکو قسە وەکو پەیام گەیانێتی بەڵام لە ساڵی 72 ئەم پەیامە بوو بە با بڵێن خەمێکی نێودەوڵەتی کە پەروەردەی ژینگی ئەبێ بێ بە با بڵێن بنەمایەک بۆ پاراستنی ژینگە لە 72 هەتا ئێستا چەند جارێک ئەو پەیامە گۆڕانکاری بەسەر هاتووە ینی با بڵێن وای لێ هاتووە استراتیژی پەروەردەیی داڕێژراوە لە ساڵی 1970ەوە لە 1970 کۆنگرەی تەبلیس ینی بە فەرمی ڕایگەیانوە بە وڵاتانە کە ئەبێ پەروەردەی ژینگەی خەمێکی گەورەی هەموو وڵاتەکان بێت بەڵێ چونکە ینی با بڵێن پرسی ژینگە تەنها پرسی ناوچەیەکی دیاریکراو نییە هەموو ئەم هەسارەیە ماڵی هەمومانە من لێرە کارتێکراوم بە کێشەیەک کە لە کەمەرەی هێڵی زەوی ڕوئەیە کارتێکراوم بە کێشەیەک کە لە جەمسەرەکان ڕوئەیات ئەمە ڕاستیە کە ئەبێ بیزانین ینی من نەیەم تەنها خەمی با بڵێن ناوچەی خۆم بڵم ژینگەی لۆکەڵیم نەخێر ئەبێ یەکێک لەو بلەمانەی کە پەروەردەی ژینگەی لەسەر بنیاد نراوە ئەبێت تۆ خەمی تۆ ینی بۆ ژینگەی لۆکەڵی خۆت و وە ژینگەی جیهانی بێت تاوەکو سەرتاسەری ئەم هەسارەیە بە شێوەیەکی ڕێکوپێک بمێنێت و ژیانی لەسەر بەردەوام بێت زۆر باشە دکتۆر پندێکی عەرەبی هەیە ئەڵێ ئەگەر دوو فیل شەڕ بکەن ئەوەی کە تەنها تیا ئەچێ بێتە قوربانی تەنها گیاپانە بێتەوە بۆ نمونە ئێستا وڵاتان هیچ بەرپرسیارەتێکیان بەرامبەر بە ژینگە نییە گەورەترین وڵاتی دنیا و زلهێزترین وڵاتی دنیا کە ئەمریکا و سەرۆکە شێتەکەیەتی لە بەرامبەر ژینگا هیچ بەرپرسیارەتێکیان نیە هیچ دڵسۆزی و خەمێکیان نییە با داگەڕین بۆ وڵاتانی تر هەر لە دروستکردنی چەکەکان هەر لە گرتنەوەی بەنداوەکان هەتا وەک وەگاتە وڵاتی خۆمان کار بەدەستەکان ئەوەندەی لە خەمی بەنزینخانە و لە خەمی کارگە و هێنانی شتی بەرژەوەندی خۆیانن ئەوەندە خەمی بۆ ژینگەیان نییە کەواتە ئەوەی کە باجەکە ئەدا تەنها خەڵکە ئاسایی و خەڵکە بچووکەکەیە بەڵام خەڵک لەم لە بەرامبەر ویستی دەسەڵاتداران لە بەرامبەر خراپ مامەڵەکردنی دەسەڵاتداران و وڵاتە زلێزەکان بەرامبەر بە ژینگە ئەتوانێت چی بکە ئایا هیچ ڕۆڵێکی پێگەڕدرێت کە لە باشکردنی ژینگەدا بەڵێ من ئەتوانم لەسەر ئەم ڕای بەڕێزت یعنی تێبینێکم هەبێت بێگومان یعنی با بڵێن کەسایەتێکی وەکو ترامپ کە ئێستا سەرۆکی ئەمریکایەت تەمسیلی ڕای هەموو شعبی ئەمریکی ناکات هەل لە ناو وڵاتی ئەمریکا ئێستا ئەلگۆر لێ ناڕازێ لە هەموو بوارەکە ئەلگۆر هەیە کە بزوتنەوەیکی جیهانی دروست کردووە لەسەر ڕاستێتی گۆڕانی کەشوهەوە و بە مەلاین و مەلایم کەس لای ئەندامە و من یەکێکم لەو ڕێکخراوە ئەندامم یەکێکم لەو ئێستا با بڵێن ئەم ڕێکخراوە لە ملمەلانەیەکی سەختایە لەگەڵ ڕاو بۆ چوونەکانی ترامپ و چەندەها جار با بڵێن تا ئاستی دادگاکان کەیسەکانیان گیانەوە بۆ ئەوی خەم لە با بڵێن پرسە ژینگەیەکان خۆن وڵاتێکی وەکو ئەمریکا گەر ئێمە باسی لێ بکەین یعنی هەر لە دوای گۆڕانی کەشوهەوە ئەگەر ببین بە دوای بچین ئەو زریان و تۆفان و باوبۆرانەی کە لەوێ ڕوئەیات ساڵانە بۆ نمونە ئەم ساڵ تاوەکو ئێستا 14 جار ڕوویاوە کە هەم زۆرینەی کاولکارین وێرانکردن ناوچەیەکت کاملەتەن بۆ تەدبیر ئەکات باش ئایا لە دوای ئەم ڕووداوانەی کە لە واقعەکەی خۆی کە ئەمە دیاردەی ژینگی و هۆکارەکەی گۆڕانی کەشوهەیە ئەگەر با بڵێن سەرۆکی ئەمریکا پیاداچوونەوە بەخۆیان نەکا و پاشگەز بۆ پاشگەز بوونەوە لەو ئیتیفاقی کە لە فەڕەنسا کراوە اتفاقی لە فەڕەنسا کراوە بۆ پابەندی بە هەندێک بنەما بۆ گۆڕانی کەشوهەوە ئەگەر پاشگەز نەکاتەوە بە تاکید ئەمە زەرری وڵاتی خۆی لە پێش وڵاتەکانیش تیا بێت و خودی ترامپیشی تیا بێت بەڵام هەندێ مقاطعە هەیە هەندێ مقاطعە هەیە کە سیاسی خۆیان هەیە سیاسی ژینگەی خۆیان هەیە ئەمڕۆ پابەندن و لە وڵاتانی ئەوروپا بە شێوەیەکی گشتی ئەمڕۆ دەسەڵاتدان حکومەتەکان یعنی احتیمامێکی چاچیان هەیە بۆ ژینگە و خەمی گەورەیانە و باشترین بەڵگە ئەوەیە کە ساڵانە کۆنفرانس ئەکرێت ساڵانە کۆنفرانسی پەیوەست بە گۆڕانی کەشوهەوا و بە دەرهاویشتەکانی ئەکرێت و ئەجندەی کاری بۆ دارێت بەڵام ئەبینی تۆ ئەمڕۆ وڵاتێکی وەکو زلهێز کە بە هەموو دەسەڵاتەکەی لە کەسێکا کۆبوو بێتەوە ئەو ڕائیی هەبێت باوەڕ ناکەم ئەو ڕائیشە تا سەر بتوانێت سەرکەوتوو بێت بەڵام بەداخەوە بۆ وڵاتانی ئەوانەی کە لە قۆناغی پێشکەوتوان کە جاران بە وڵاتانی نامیە ینی تازە کەوتونەتە سەر پێ و گەشە ئەکەین لەم وڵاتانە یعنی دەسەڵات ئەوەنەی لە خەمی بەدەستهێنانی دەسەڵاتە ئەوەنەی لە خەمی کۆنتڕۆڵی سەرچاوە سروشتەکانی ئەو وڵاتەیە
بۆ درێژە پێدان نەک بە حیزبەکەی بەڵکو بە خودی کەسەکان بە خودی کەسەکان ئەوە نەخەمی ژینگییان نییە لەبەر ئەوە باشیان نییە وەک نمونەیەکی زیندوش بۆم حاڵە بینیت ئەم ژمارە زۆرەی کە لە ئۆتۆمبیل هێنرایە هەرێمی کوردستان بینیت یعنی ئەگەر بەراوردی من ژمارەی ئۆتۆمبیلەکان کەم هەتا ساڵی کۆتایی 99 کۆتایی 99 مێژوەشی دوور نییە یعنی 8 ساڵ بەر لە ئێستا هەتا ئەو کاتە لەم شاری سلێمانیە 32500 ئۆتۆمبیلە بووە بەڵام ئێستا لە شاری سلێمانی 450,000 ئۆتۆمبیل سرتر هەیە ئایا کێ هێنا ئێمە یعنی من و تۆی ینی هاوڵاتی سادە و ساکار هێنامان نەخێر ئەی باشە تۆ ئەم 450,000 ئۆتۆمبیل ئایان بۆ خۆشگوزارانی خەڵکەکە هێنات نەتەتوانی خۆشگوزارانی خەڵکەکە یعنی بە هاتوچوویەکی گشتی فەراهەم بکەیت نە ئەم هەموو شەقامی بۆ دروستکەیت نە ئەم هەموو دارستانی بۆ بڕیتەوە نە ئەم هەموو با بڵێن وزەیە لە خاکەکەت دەکەیت و بەکاری بێنیت و بیکەی بە قورجێم ئۆتۆمبیلانە ئێستاکە بەس لە شاری سلێمانی ڕۆژانە نزیکەی پارێزگای سلێمانی سەر 3 ملیار لیتر سوتەمەنی بنزین تەوێت 3 ملیۆن ببوورە 3 ملیۆن لیتر سوتەمەنی بنزین تەوێت بەس بەتەنها باشت کە تۆ 3 ملیۆن ئەسووتێنی ئەمە لە سەرچاوەیەکی وزە بەکاری ئێنی کە جێگرەوەی نییە یعنی ڕێنیوە بڵ نییە کاتێک کە کۆتایی هات یەتە کۆتایی ئەو کاتە چێکی تۆ یعنی وا عمری درێژی ئەم سوتەمەنیانە 100 ساڵی تر بوو 100 ساڵی تر لەگەڵنەوەکانی داهات و چێکی دوای ئەوە ئەم 3 ملیۆنە ئێستا گەورەترین کێشەی ژینگە کە بە پلەی یەکەم پیسبوونی هەوایە ئەم سەر ئۆتۆمبیلانە لە سا 60 هەواکەت بۆ پیسەکەن ئەنجا ئەو نەخۆشیە کوشندانە ئێستا WHO ئەڵێ ینی 50 ساڵ بەر لە ئێستا هەتا ئێستا ڕێژەی CO2 لە بەرگە هەوا بە لە سا 30 زای کردووە بە لە سا 30 زای کردووە کە ئەمە حقت هۆکارە بۆ چەندەها گرفتی ژینگەیی ئەوەی کە لی کەوتۆتەوە و بۆ ڕنگانەوە لەسەر تەندروستی وەکو نمونەیەک پێدەڵێن بەس شەپۆ لە گەرمەکان و شەپۆ لە ساردەکان کە ئەمە سترێس لای مرۆڤ دروستەکات پێوتێت هایپۆثێرمەڵ لەگەڵ هایپەر ثێرمەڵ ئەمە یانی دوو نەخۆشی یەکێ بە هۆکاری شەپۆ لە گەرمەکان یەکێ بە هۆکاری شەپۆ لە ساردەکان یعنی بەس لە ساڵێکان نزیکەی ینی 700,000 کەسی بەس ئەوروپا کشتووە باش ئەم شەپۆلانە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاب بکەن ساڵ لە دوای ساڵ زیاب بکەن ئەبێ ینی ئەم 900,000 کەسە بێ بە چەند ملیۆن کەس دکتۆر خەڵکی ئاسایی لە بەرامبەر ئەوەی کە باسمان لە دەسەڵاتداران لە وڵاتە زلێزەکان لە کاربەدەستانی خۆمان کرد کە ئەوە ویستیانەوە ئەوە داخوازیانەوە ئەوە هۆشیاری بەرپرسیارەتیان بەرامبەر بە ژینگە خەڵکە ئاساییەکە چی بکە هیچی پێ دەکرێت خەڵکە ئاساییەکە ئەتوانێت ئەگەر با بڵێن ڕێکخراوە ناحکومیەکان هەبێت بە هەوڵ و هێمەتی خۆی ڕێکخراوە ناحکومیەکان لە زمانی ئەو ڕێکخراوانە خۆیان تەوزیف بکەن یا کۆ بکەنەوە هەتاوەکو ڕاع دروستکەن و فشار لەسەر حکومەت دروستکەن ئەمە ڕێگایەکە دوو هەم خوێندنەوەی خۆیان سێ هەم ئەگەر ینی با بڵێن ئەو وەزیر و بەرپرسانەی ئەتوانن دەسەڵاتەکانی خۆیان وەکو پێویست بەکار بێن با بڵێن پسپۆری ژینگە هەر لە قۆناغی با بڵێن ڕەوزەوە بۆ سەرەتایی بێتە بایەخێکی گەورە و گرانیان هەتا ئەوکو پەروەردەی ژینگەی لێ فەراهەم بێت و دوایە بە نسبەت زانکۆکانیشەوە پێویستە ینی بەشی ژینگە بکرێتەوە سەنتەری توێژینەوەی ژینگە بکرێتەوە بۆ بە دواچوون بە دوای ئەو پرسە ژینگەیان ئەگەر هات ئەمانە هاتە سەرخەت ینی ئەمانە خەڵکەکان ئەتوانن نەما بکەن ئێستا بۆ نمونە بەڕێز ینی سەرۆکیی زانکۆیە ڕاگرێکی کۆلێج ئەتوانێت ینی بەشێکی ژینگە هەوڵی بۆ بیکاتەوە وەزیرێکی پەروەردە ئەتوانێت ئەو دەسەڵاتی هەیە کە گۆڕانکاری کا لە با بڵێن بەرنامەی خوێندنگاکان بەوەی کە چی زۆر جێگەی بایەخ و ئیحتیمامە و گرنگی هەیە و ڕنگانەوەی هەیە لەسەر ژیانی بەشەرەکان و دوایە ئەو ناوچە ئەو شوێنی ژیانی ئەو ئینسانە بێتە جێگەی بایەخی و ینی لەوانەکانە یاوانەی تایبەتی بۆ دانێ بۆ 6 ساڵ من بۆ 6 ساڵ زمانی عربی بخوێنم بۆ 6 ساڵ زمانی ئینگلیزی بخوێنم بۆ 6 ساڵ مێشوو بخوێنم بۆ 6 ساڵ پەروەردەی ژینگەی نەخوێنم ڕاستە پەروەردەی ژینگەی کە ئەمە با بڵێن پرسێکی ئەوەنە قورس نییە کە تو نەتوانی جێبەجێیکەیت بە دوایە بۆ ینی پسپۆری ژینگە دروست نەکەم لە دوای قۆناغی سەرەتاییەوە بۆ دروستی نەکەم ئەگەر هاتێ ئەمانەم کرد ئەو کاتە هاوڵاتی ئەتوانێت تا ئاستێکگەر با بڵێن سەرانیشی و دەسەڵاتدارانیشی بێخەم بن و بێباک بن ئەو کاتە خۆی خەمی خۆی بخوات
دوای ئەوە پرسی ژینگە تەنها بە حکومت ناکرێت یعنی حکومت چەندێک تۆکمە بێ و چەندێک یاسا و ڕێساشی بۆ دانێ ئەگەر هاوڵاتی وشیار نەبێت هاوڵاتیش وشیار نەبێ و وەڵامی نەبێ و پابند نەبێ ئەو کاتە هەر هیچ نکراوە بە هیچ کەواتە ئەگەر من کەلتوری ژینگەیم دروست کرد طبعا لە کەلتوری لە پەروەردەی ژینگەیەوە شتێکی تر دروستەکەم کە پێوتێ با بڵێن environmental perception ڕای یعنی ڕێی و با بڵێن ئیدراکی ژینگەی ئەو کاتە من سیرەکەم بڕێکی زۆر ئاوم بەرراوەتەوە ئەگەر بێن بڵێم ئەم ئاوە دەرامەتێکە ڕەگەزێکی گرنگی ژیانی منە لە سا 60 جستی من ئەم ئاوەیە ئەم ئاوە گەر پیس بێت یعنی کاتێک کە من زۆر بەکارە بم پیسە بێت ئەبینم ئەخوێنمەوە لەسەر ئەم ئاوە مەسەن لە وڵاتان لە دە وڵاتی چوار هاوڵاتی ئەم ئاوەی نییە ئەگەر ئەمانم لا دروست بێت ئەم زانیاریانم هەبێ ئەو کاتە یعنی ئیدراک مەبێت ئەو ئاوە کە بەکارێنم بە سەلیقە دکتۆر ئەنجا عەفوان حەزەکەم خاڵێشت لەسەرمە کە ئەو تێگەیشتنە بوو ئەو ئیدراکە ژینگەییم هەبوو ئەو کاتە هەڵوێستی ژینگەیش مەبێت ئەتیتیود مەبێت لە کاتێک بینم کەسێکی تر بەبێ ینی گوێ پێدان سەرچاوەیەکی زۆر بەبێ سەلیقە بەکارێنە من ئێمە سەرخەت لێ پێچینەوەی لەگەڵاکەم لێ پرسینەوەی لەگەڵاکەم کاکە تۆ بۆیکی هەوڵێم تێگەێنم ینی وای لەکەی تۆ مرۆڤە ئێستا بۆ نمونە لە وڵاتێکی وەکو ئەوروپادا کەسێ بابچێ گەڵایەک لێ بکاتەوە لە دارێک دە هاوڵاتی ئەو وڵاتە یەتە سەرخەت بۆ لەکەیتەوە هەر یەکەی بە شێوەی خۆی کاردانەوەی لەگەڵ ئەو کەسابێک گەڵای لێکات یا مجرد شتێکی بەسیط فراتە سەر شەقامەکە چەنەها کەس وەڵامدانەوە و کاردانەوەی ئەبێت کەواتە ئەوانە ئەتیتیودیان لا هەیە مووقفیان لا دروست بووە یعنی بێدەنگ نابن حتا ئەگەر دەسەڵاتداریش یاسا و ڕێسای نەبێ هاوڵاتێکە مووقفەکەی بووە بە یاسا و ڕێسا بوو بە چاودێر بەسەر یعنی با بڵێن ڕەوشتی خەڵقێک کە ژینگە تێگەهات دکتۆر لەو سێ ڕەگەزەی کە پێگەێنەری ژینگەیە لەسەر هەسارەی ئێمە کامیان زیاتر لە بەردەم هەڕەشە و مەترسیایە کامیان زۆرتر دەستی شەڕانگێزی و پیسکردنی مرۆڤی پێگەشتووە بە پلەی یەکەم ئەوەی کە کاری تێکراوە ئەسە هەوایە بەڵگە هەوایە پلەی یەکەم چونکە بەرگە لە هەموو لەو دوو ڕەگەزەکەی تریش بۆ ژیانی ئەمە لەوە چێ گرنگتر بێ بەتەکیت ئەم ڕەگەزە ینی هەموو گەزەکان گرنگی خۆیان هەیە پێداویستی ژیانی خۆیان بەڵام هەواکە بۆ نمونە من ئەتوانم بۆ نمونە هەفتەیەک بێ ئاو بشیم ئەتوانم 2 هەفتە بێ خواردن بشیم بەڵام بۆ 2 دقە ناتوانم بێ هەوا بژیم کە ئۆکسسیژینی تێیە وە کاتێکیش ئەو هەوایە وەرئەگرم ئەگەر هەوایەک نەبێ بە کوواڵتێکی تەندروست ڕاستە و خۆت ڕنگانەوەی ئەبێت چونکە دوای ئەوەی کە من هەناسەیەم ئەبینی جیاوازی بینی هەناسە وەرگرتنی من و هەناسەدانەوەم چرکەیە یعنی لەو چرکەیەتۆ ئەو هەوایە چی تیابێت ئاڵوگۆڕی پێ ئەکەیت لە نێوان هەواکە و پێکاتی جستە تێکەڵ بە خوێنێکیت کەواتە بۆ ئەبینیت کاتێک هەوا بە ئاستێکی زۆر زیاد پیس ئەبێت لە دقا خەڵکەکان کۆتایی بەژیانیانێنێت لە دقا بەڵام مەسەر تۆگەر ئاوێکی پیسە خواردەوە حتا گەر تووشی مەلاریا بووی ئەگەر تووشی سکچوون بووی ئەمە هەتا ینی ئەم عملی لە دوای خواردنەوەکە چەند سعاتێکی دوایش علاجەکەت ئاسانە بەڵام پیسکەرە هەواییەکان کە تێکەڵ بوون و تێکەڵ بە جەستت بوون ڕاستەخۆ بە هەموو ئەندامەکانی لەشت لە ڕێگەی خوێنەوە دابەش ئەبن کە دابەشی بوون کاریگەری هەبێت کەواتە ئەمڕۆ ڕەگەزی هەوا ینی ئەو کارتێکردنەی کە لەسەر خودی مرۆڤێتی و ڕاستە و خۆ کارتێکردنی ئەبێت بە هەمان شێوە لەسەر هەموو بوونەوەرەکانی تیش ئەبێت لەسەر ڕووەک ئێستا بۆ نمونە دوای ئەوەی کە هەندێک لەم گازانە بەرگە هەوازایی کردووەکو ئۆزۆن بۆ نمونە ئۆزۆن پێکاتەیەکی سانەوێ دروستە بێت لە کارلێکی نێوان گازەکانان لە ناو بەرگە هەوا بە هۆکاری تیشکی ڕۆژ بۆکاری ئەم گازە کە دروست بوو ئۆزۆنی خوارەوە ئەمڕۆ بە مەلاین و بە مەلاین با بڵێن دۆلار زیان گەیشتووە بە بەرهەمە کشتتوکالەکان بە هۆکاری بەس بوونی ئۆزۆن لە ناو بەرگە هەواکە ئەو تەپوتۆزەی کە لە ناو هەواکایە لەسەر گەڵاکان ئەنیشێت ئەم گەڵایانە لەسەر ڕووەکەی کون هەیە مەسامات هەیە ئاڵوگۆڕی هەوای پێکرێت دوایەوە شەی لێ دەرئەچێت بۆی ئەو ڕووەکە فێنک کاتەوە دوایەوە هەواکەت بۆ فێنک کاتەوە کە تو ئەمڕۆ تەپوتۆزەی لەسەر ئەکوێت ئەم کونانە هەمووی بلۆکە بێت کە بلۆک بوو داخرا ئەو ڕووەکە وەکو پێویست ناتشێت ناتوانێت
ئاڵوگۆڕی هەوا بکات یعنی CO2 لە بەرگی هەوا وەرگێ ئۆکسسیژن با بەرگی هەوا لە کاتی بارانبارینی سەرەتای پاییزیشدا لە ڕێی ترشە بارانەوە بوونە سەرچاویەکان هەت پیزەبنەوە بۆی ئەو چینە تەپ و تۆز و دووکەڵ و غازە ژێراویانەی کە بەری ئاسمانیان گرتووە بەتەکییت بەس من حەزەکەم لێرا ڕاستێکی ڕاستیە وەکو کەسێک بە دوواچوونم کردووە و حتا ئەم مۆزوعات جێگەی گومانی توێژی مجللێکیش بوو بۆ ئەم مۆزوع ئێمە ترشە بارەمانمان نییە ئێمە تفتە بارانمان هەیە بەڵێ جیاوازیان چیم دوانە جیاوازی ینی دوو با بڵێن لە باتیەوەی پێچەکەت نیوترال بێت حوت بێت ئەوەی کە ترشە بارانی بۆ دووسە بێ خوار حوتەوە ئەمە کاریگەری خۆی هەیە تفتە بارانیش کاریگەری خۆی هەیە ترشە باران کاریگەری زیاتر هەیە وەک لە تفتە بارانەکە بەڵام خۆشبەختانە ژینگەی ئێمە وا هەڵکەوتووە کە ئێمە تفتە بارانمان هەبێ ینی ئەو ئاوەی کە ئەمان بێت ئەو ئاوەی کە ئەمان بێت پێچەکەی لە دەور و بەری حوتە بێت بەڵام ئاوی باران بە تەنها پێچەکەی لە دەوری 5 لە داسێ کەواتە خۆی بارانەکە گەترش بێ و کۆمەڵی گازاتیشی تیا بتێتەوە ئەو کاتە پێچەکەی زۆر داگیرێ کە زۆر داگیرە داخوران ئەبێت داخوران لە دیوارەکانە لە جلوبەرگا لە کەرەسە معدنیەکانە هەمووی داخوران ئەبێت بەڵام لای ئێمە خۆشبەختانە ینی ئێمە ئەگەر ئاوەکە خۆشی ترش بێت ئاوی باران ئەو پێکاتانەی کە هەمان هەیە ئاوەکەی بەرە و کەمێ تفتێتی بردووە ئەمە خاڵێکی پۆزیتیڤ بۆ واقعیە دکتۆر بەدەر لە دەستی مرۆڤ بەدەر لە دوژمنایەتی مرۆڤ بەرامبەر بە ژینگە نابەرپرسیارەتی مرۆڤ بەرامبەرش بە ژینگە ئەو هۆکارانەی تر کامانن کە ژینگەیان بەرەو پیسی بردووە ئایا بەدەر لە دەستی مرۆڤ هۆکاری تری سروشتیژن کە ڕۆڵی هەبوو بێ لە پیسبوونی ژینگە ڕۆڵی هەبوو بێ لە گۆڕانکاریەکانی کەشووەوە بەڵێ ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ قۆناغەکانی ژیانی مرۆڤایەتی لە قۆناغی مەسەلە ڕاوکردنەوە دەستی پێکردووە جا بۆ کشت و کاڵی چوو جا بۆ پیشەسازی چووە جا بۆ شۆڕشی تەکنەلۆژیا و کۆمیونیکیشن گەیشتووە لە قۆناغە سەرەتاییەکانە ئەوەی کە کاردانەوەی هەبوو کارتێکردنی هەبوو لەسەر مرۆڤەکان کارە ساتە سروشتیەکان بوون کارە سروشتیەکان کەواتە کارە ساتە سروشتیەکان بە لافاوەکان بە سووتانی با بڵێن دارستانەکان بە بورکانەکان ئەمانە هۆکار بوون بۆ پیسبوونی ژینگە و بۆ تێکگان و شێواندنی ژینگەی ناوچەیەک ینی حتا ینی ئەو پانتایە جاری وا بۆ گەیشتووە بە پانتایەکی زۆر گەورە بەڵام لە دوای شۆڕشی پیشەسازیەوە ئێستا کاریگەری گەورە لەسەر تێکگانی ژینگە و پیسکردنی ڕەگەزەکانی ژینگە خودی مرۆڤ لە ڕێگەی ئەو چالاکی جۆرا و جۆرانەی کە ینی بەرپای کردووە یا بە دواچوونی بۆ کردووە ئەویش هۆکارەکە چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە با بڵێن ژمارەی دانیشتوان لەسەر مەسارەیە بە ژمارەیەکی ئێجگار زۆر زیایی کردووە ناچار مرۆڤ چییە بێت؟ ینی کاتێک کە عەقڵ و ژیرێتی لای مرۆڤ دروست بوو مرۆڤ جێگیر بوو ئەو کاتە خواستی زیاکە هەموو ئەم خواستانەی لەسەر حسابی ژینگێتە ئاراوە و ئەم خواستانەی مرۆڤە کە ئەمڕۆ بە هەزارەهام پێکاتەی کیمیاوی دروست کردووە کە ئەم پێکاتانە لە بنەڕەتدا لە ژینگا بوونیان نییە ینی ئەمانە پێکاتەی نامۆن بە ژینگە و ژینگەش قبوڵیان ناکات ژینگە بەرگری ئەکات ژینگە چاکسازی ئەکات ڕیکەڤەری ئەکات مەسەلە تۆ ئاوت خۆی پاکاتەوە هەوات خۆی پاکاتەوە خاکت خۆی پاکاتەوە بەڵام ئەم پاکردنەوەانە تا ئاستە تا سنوورە کاتێک مادەی پیسکەرەکان ئاستەکەیان ڕێژەکەیان گەیشت بەو حەددە کەیتر ئەو سیستەمە نەتوانێت خۆی پاکاتەوە ئەو کاتە شتێک ڕوویە کە ناوی پیس بوونە ئێستا بۆ نمونە بەنسبەت هەواوە هەوا بەکارە ساتێکی ئەس سروشتی بۆ نموە ناوچێکی دارستان سوتاوە هەواکەی بینی تەماویە بێ پڕەبێ لە دووکەڵ پڕەبێ لە مادەی فلای ئاش ئەمە مادەیەکی کاربۆنیە ئەمانە کاریگەریانەیە بەڵام لەگەڵ باەک بێت ئەو مادانی کە چوونێت با بڵێن هەوای ناوچەیەکی معەن دەست بەجێ پەرتوبڵاوی تیاڕووە بەوەی باەکەوە ئەگەر بێت بارانێک بێت ئەم بارانە لەگەڵ خۆی هێنێتە خوارەوە بە هەمان شێوە بە نسبەت ئاوەکان ئێستا بۆ نمونە ئاو خۆی ئەو توانایی هەیە بە حکمی و با بڵێن بەکتریانەی کە تایەتی بە حکمی و ڕووەکانی کە تایەتی هەندێک ڕووەکی ئاوی هەیە خۆی ڕۆڵی ئەوەیە کە ئاوەکە پاکاتەوە بۆ نمونە ینی ئەمە شتێکە کە پێوتێ فایتۆ ڕیمیدیشن و ئێستا ئەمڕۆ ینی فایتۆ ڕیمیدیشن ینی پاکردنەوەی ژینگە و ئاو و خاک بەهۆی ڕووەکەوە میکانیزمێکی زۆر کارایە زۆر ئەکتیفە تۆ هەر ڕەگەسە سروشتێکە خۆی بەکارێنیت بۆ پاکردنەوەی با بڵێن ڕەگەزێکی پیسبووی ژینگە
بەکارێنی بەبێ ئەوەی کاردانەوەیکی زۆر گەورەی هەبێ و بەوەی پارێکی تێچووی گەورەی هەبێت. ڕاستە. بەڵێ دکتۆر لە باسی پیسبوونی هەوادا زیادبوونی نەخۆشیە درێژخایەنەکان نەخۆشیە کوشندەکان تا چەند پەیوەندی بە پیسبوونی هەواوە هەیە؟ ئایا نەخۆشیە درێژخایەنەکان بۆ نمونە پەیوەندی هەیە لە نێوان نەخۆشیە درێژخایەنە کوشندەکان لەگەڵ پیسبوونی ژینگە بە شێوەی گشتی و پیسبوونی ڕەگەزی هەوا؟ بەڵێ بێگومان ئێمە بێ و ڕاستی بزانێ ئەمڕۆ دەستگا ئاکادمیەکان مەسەلە بلاک ئینستیتیوت یعنی کە پەیمانگایەکە تایبەتە باەخ ئەدا بم بوارە WHO کە دەستگایکی تەندروستیە باەخ ئەیە بەمە ئەمانە تەواو جەخت لەسەر ئەوواکەن کە ئەمڕۆ بەشێکی زۆر لە نەخۆشیەکانی مرۆڤ کە دووچاری بوون هۆکارەکەی و سەرچاوەکەی ژینگەیە و حتا ناویان نەخۆشی ژینگەیەکانە ئەبینی لەم کات و ساتە کوردبوونەوەی تەمان با بڵێن توشبوون بە نەخۆشی شێرپەنجە با بڵێن نەخۆشەکانی پەیوەند بە سووڕی خوێن نەخۆشەکانی پەیوەست بە کۆندامی یاناسا نەخۆشەکانی پەیوەست لە بیرچوونەوە بە ئەلزایمار یا بە پارکینسن لەرزین ئەمانە من توێشینەوەی زانستیم لایە کە جەخت لەسەر ئەواکەن کە ئەمڕۆ مەسەلە ڕەگەزێکی داری ناو هەوا بۆ نمونە نۆکس ئەمە پێکاتێکە لە دووکەڵی ئۆتۆمبیل دەرەچێت ئەم نۆکسە یا با بڵێن بلاک کاربۆنی ڕەش کە ئەمە لە دووکەڵی ئۆتۆمبیل دەرەچێت کە ئەمانە هۆکارن بۆ چەندەها گرفتی تەندروستی و نەکرد گرفتە تەندروستەکان بەڵکو هۆکارن بۆ بە گرمبوونی جیهان و شێواندنی گۆڕانی کەشوهەوا و هەر کاتێک تۆ مەسەلە کەشوهەوات گۆڕە ئەو کات کاردانەوەی گەورەت ئەبێت. بۆ نمونە ئەمڕۆ یەکێک لە دەرهاویشتەکانی گۆڕانی کەشوهەوا توانەوەی بەفری جەمسەرەکان کە بەفری جەمسەرەکانت توانەوە کە ئەمە مەلاین و مەلاین ساڵان بەفرانە کەڵەکە بوون و دروست بوون و لە سا 16 ئاوی سازگارت چکە ئاوی سازگار بڕەکەی زۆر کەمە هەموو ئەو ئاوە سازگاری کە تۆ لە سروشتە هاتە 2.5 لە سەتایە لە کۆی ئاوەکە ئەنجا ئەم 2.5 ئەگەر بێی وردی کەیتەوە 2.5کە بیکەیتەوە بە لە سا لە سا 16 ئەم ئاوە سازگارت لە جەمسەرەکان لە بەستەڵەکەکانایە لە سا تقریبا 30 لەژێر زەویایە لە سا نیوی یعنی با بڵێن بە مەجموع 34 ملیۆن کیلۆمتر ئاوی سازگارت هەیە کیلۆمتر سێجا لە کۆی 1400 ملیۆن کیلۆمتر سێجا سەیرێن بەراوردە بکە 1400 ملیۆن سێجا کیلۆمتر ئاوت هەیە کیلۆمتر سێجا ئاوت هەیە لەسەر ئەم هەسارێ لەم 1400 تەنها 35 ملیۆن کیلۆمتر سێجای ئاوی سازگارە ئەم ئاوە سازگارش دابش بوو لە نێوان سێ سەرچاوە بەستەڵەکەکان ژێر زەوی لەگەڵ ئاوی سەر زەوی ئەوەی کە لە ڕووبوار و دەریا و مەریاکان هەیە ئەنجا ئەگەر هات ئەم بەفری بەستەڵەکانە کە ئاوی سازگار لە سا 16 لە خۆ گرتووە ئەمە تۆ لە خۆیان خەسارەیەکی گەورەت لێ ئەکوێت لە سا 16 ئاوی سازگار لە چی سەچێت بێجگەلەوە تۆ بەم توانەوەی ئاستی ئاوی دەریاکانت بەرزە بێتەوە کە ئاستی ئاوی دەریاکانت بەرز بوو ئەمڕۆ لە سا 50 دانیشتوانی جیهان لەسەر ڕۆخی هەتا 6 کیلۆمتر لە دەریاکان ئۆقیانوسەکانەوەشی 6 کیلۆمتر کەواتە تۆ ژیانی نیوەی حیاتی بەشەرێت بتوانەوەی ئەوە ئەخیتە بەر هەڵدێر و بەر مەترسی وای لێ ناوچەکانی یەکەم بارانبادینی زۆر بەوەی گۆڕانی کەشوهەوا لێ ئەبێت دووهەم ناوچەکەی ڕەنگە زەویە کشت و کاڵەکەی نەمێنێت تۆ ناچارەکەی ئەو خەڵقە کۆچکەن کە کۆچیان کرد ئەو کاتە ململانێ و سەراع و کۆنفلیکت و شەڕ دەست بێکات هەروەها هەمان دیاردە بۆ کەسانەی کە لە ناوچە بیابانەکان دانیشتون کە خاکەکانیان ڕۆژ لە دوای گۆڕانی کەشوهەواوە بەرەو بە بیابان بوون ئەچێت کە خاچێ بەرەو بە بیابان چوو ینی خاچێکی ئێتر بێ بەرهەم ئەبێ بێسوود ئەبێ خاچێک ئەبێتر لە کەڵک کەوتووە باش ئەم خەڵقە چی بکات پێویستی بە خواردنە ئەمڕۆ یان نزیکەی ملیارێک و 400 ملیۆن زیاتر کەس تووشی برسێتی و بەدخۆراکی بوون لە جیهانە لە کاتێکە وا مەزەندە کراوە وا لێکدانە کراوە ئەم خواردنەی لەسەر ئەم هەسارەیە هەیە بەشی 14 بۆ 30 میلیارد کەس کات بنەما ئەبینێت تۆ ملیارێک و 400 ملیۆن کەست تووشی بەدخۆراکی و برسێتی بوو چونکە خواردنەکان بە شێوەیەکی عادلانە لەسەر ئەم هەسارەیە یەکەم واقعی ژینگەی ناوچەکان وەکو یەک نییە تاوەکو
وەکو یەک بەرهەمی خۆراکی لێبێت دوو هەمیش دابەشبوونەکەی یعنی با بڵێن بەکاربردنەکەی ئەبینیت تاشێکی لای من کە دائانیشێت لەسەر سفرەی خوانەکەی بەشی بۆ نەفرێ بەشی 5 نەفر دانێت بەڵام لەوێش ئەبینیت خەڵقت هەیە لە برسە ئامرێت ئەمە نادات پەروەریەکە خەڵگاو نییە بخواتەوە سیارەی پێش ئەم سیاری پێش ئەمە ڕاستی دکتۆر زیادبوونی تۆڕەکانی گەیاندن زیاد ئەو تیشکەی کە لە بورجەکانەوە دائەنرێ کە ئێمە پێویستە بەرپرسیارانەوە هۆشیاریشمان هەبێت لەبارەیەوە کە زۆر خەڵک بە شانازی ئەزانەیە کە لەسەر بانەکەی بورجێکی بۆ دامرێ و مۆلیدەیەکیش بەردەوام ئەم دوو کەڵە بکاتە ژینگە و لەگەڵ لە کاتێکە شارەزایانی بواری تەندروستی دەڵێن خراپترین زەرێک کە بەر مرۆڤ بە تایبەت ژنی سپڕەکەی بۆ منداڵەکەی ئەو تیشکەیە کە لە بورجەکانەوە ئەکەوێت ئەمە پەیوەندی چیە بە پیسبوونی ژینگەوە ئایا بەڕاست ژینگە بەهۆی ئەمانەوە پیس دەبێت؟ بەڵێ طبیعی ئێمە ئەمڕۆ لە ژینگە با بڵێن پیسبوونی جۆرا و جۆرمان هەیە بەڵێ پیسبوونی خاکمان هەیە پیسبوونی ئاومان هەیە پیسبوونی هەوامان هەیە پیسبوونی گەرمیمان هەیە پیسبوونی تیشکیمان هەیە پیسبوونی ژاوەژاومان هەیە بێگومان ئەمانە هەمووی ڕنگانەوەی ئەبێ لەسەر تەندروستی مرۆڤ لەسەر بۆ نمونەوتم ئێستا یەکێک لەو کارەساتە سروشتیانی کە مەسەلە لە سروشتا بوونی هەیە کاتێک شەپۆ لە گەرمەکان زیاکات شەپۆ لە گەرمەکان زیاکات ڕادەی با بڵێن حبوبی لقاح پۆڵن لەگەڵ ئەو مادانەی کە لە هەوایە ئەمە ئاستەکەیان بە ئاستێکی زۆر زیادە بێت کە زیاد بوو ئەمانە هۆکارن یعنی بۆ هۆکارن بۆی کرد کار نزیکەی 300 ملیۆن کەسکەن تەنها بە زیابوونی حبوبی ئەو تۆی پیتاندنی گوڵەکان حبوبی لقاح بە کوردەکەی نازانم چی پێڵێن بەس ئەمە و لەگەڵ هەندێک پێکاتی تر کە لە بەرگە هەوایە کاتێک کە بەس پلەی گەرما بەرز بووە کە پلەی گەرما بەرز بووە ئەمانە ئاستەکان زیاد بێت و خەڵقانێکمان هەیە حساسیەتیان هەیە بەم پێکاتانە خەڵقانێکی حساسیەتیان هەیە بە هەڵاڵی گوڵەکان هەڵاڵی پێوتێت هەڵاڵی گوڵەکان هەندێک پێکاتی تر ئەبینین نزیکەی 300 ملیۆن کەس کاری تێکرێت اینجا تۆ لەسەر ئەم تیشکانە ئەم تیشکانە ڕاستە مۆبایلەکە طبیعی ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ شەبەنگە تیشکیەکان شەبکە تیشکیان کە لە تیشکی ڕۆژەوە بۆمانێت ئێمە شەبەنگی جیاوازمان هەیە لە تیشکی گاماوە هەمانە بۆ تیشکی ئکسڕی هەمانە بۆ تیشکی UV هەمانە ئەنج بۆ تیشکی بینراوە ئەنج بۆ تیشکی ینی UV پێش بینراوە ئەنج ئینفرارێتە ئەنج مایکرۆیە فێت ئەنج ڕادیۆیی فێت ئەم تیشکانە هەرێکە کاریگەری خۆی هەیە هەرێکە کاریگەری خۆی تیشکەکانی سەرو لە تیشکی UVەوە ئەمانە هۆکارن بۆی کە کاتێک تۆ بەرکەوتە بوویت ڕاستەوخۆ چی پێکاتی ئۆرگانی لە لەشتا هەیە لێکی هەڵۆشێنێت لێکی هەڵۆشێنێت ئێتە تووشی جین مۆدیفیکیشن ئەبی تووشی گۆڕانی جین ئەبی تووشی تەشەوهات ئەبیت تووشی سەرەتان ئەبی تووشی ئەوە ئەبی تووشی ئەوە ئەبیت ئەم تیشکانە ئەمانە بەڵام تیشکەکانی ژێرەوە کە مایکرۆیف ڕادیۆیف با بڵێن ئەمانە ئەم بورجانە بم سیستمانە ئیشەکە ئەم بورجانە لەبەر ئەوەی کە لە ئەنتیناکەەوە یا لە بورجەکەەوە بەتاقەیەکی زۆر بەس ئەکرێت بەڵێ ڕاستەوخۆ ئەو تیشکە شکە بە وزەیەکی زۆر ینی ئەنێرێ و پەخش ئەکرێت کاریگەری لەسەر دەوروبەری هەیە لە دەوروبەری هەتا نزیکەی 400 متر هەیە و ڕاستەکە ینی ئەو کەسەی کە ئەنتیناکەی لەسەر ماڵی خۆی دانا بورجەکەی کار لەسەر خۆی ناکات بەڵام کار لەسەر دەوروبەرەکەی ئەکات کار لەسەر دەوروبەرەکەی بۆ نمونە یەکێک لە کاریگەری ئەم تیشکانە گەرمکردن ئەکات تۆ مۆبایلێک بنێ بەجوێتەوە نیم سەعات قسەی پێ بکە ئەبینیت ئەم مۆبایلە ئەبێ بە ئاگر بەدەستەوە کە بوو بە ئاگر تۆ نزیک گوێت دانناوە نزیک گوێت دانناوە مۆبایلەکە ئەلێرە ماوەدی پرۆتینی هەیە ئەم ماوەدە پرۆتینەکە هەمووی وشکەکاتەوە بۆیە وا ڕاستپێرێت کە تۆ مۆبایلەکەت بەکارهێنا ڕاستەخۆ نەی بەجوێتەوە بەڵکو دووریکەیتەوە ئەمە بۆ کارتێکردنی مۆبایلەکە بەڵام بورجەکە پێش ساڵی پار بوو کە وەرکشۆپێکرا لە گراند میلینیۆم کرا وزارەتی ژینگەی عراقی سەحە و ژینگەی عراقی کردی لەگەڵ کۆمپانیای ئاسسل پرۆفیسۆرێکی ئەمریکی هاتبوو کۆمەڵێ دەرەنجامی کۆمەڵێ توێژینەوەی نیشاندا لەسەر کاریگەری ئەو تیشکانە کە ئەو کەسانی بەرکەوتەی ئەو تیشکە ئابن بەڕاستی لە ماوەی درێژخایانە ڕنگانەوەی ئەبێ لەسەر جستیان حتا یەکێک لەو توێژینەوانە جەخت لەوە ئاگالێگەڵ کە تۆ مۆبایلت دانا لە جیرفانتە نزیک لەم جیفانە دایمەنێ تاوەکو کار لە کۆ ئەندامی زاوزێت نەکات بەڵێ یعنی لە توێژینەوەکان بۆ نمونە
مشکیان هێنابوو بەرکەوتەی ئەو تیشکیانە کرد ئەو مشکێک کە بەرکەوتەی تیشکەکە بوو لەگەڵ ئەو مشکێک کە بەرکەوتە نەبوو خواردنیان بۆ دانابوو بۆ هەردوو جوۆرەکە هیچیان بەرکەوتە ئەوەی کە بەرکەوتە نەبوو بە ئاسانیە چۆ سەر خواردنەکە ئەوەی بەرکەوتەی تیشکەکە بوو نێتوانین بچێت سەر خواردنەکە چەندەها توێژینەوەی لە دەستگا ئاکادمی پێشکەوتەکان کراوە کە بەڕاستی ئەم بورجانە کاریگەریان لەسەر تەندروستی ژیانی مرۆیی هەیە و بە تایبەتی دەوروبەر اینجا لێرە من حەزەکەم ئاماژە بە خاڵێکی گرنگ بکەم کە ینی زانایەکی ئیکۆلۆجی لە ساڵ 1968 ئاماژەی پێکرد ناوی تراجدی ئۆف کۆمانس ینی مەینەتی هاوبەش تۆ ئەبینی کەسێ بۆ بەرژەوەندی خۆی هەموو هەوای دەوروبەری خۆی تیشکاوی ئەکات و زەرەر و زیان لە دەوروبەرەکەی ئەیات کەواتە ئەم حاڵە ئێستا لای ئەم دیاردە لای ئێمە زەقە نەکەر ئەوە ئەبینین ئێستا خەڵقانێک فێر بوون ئەچن لە نزیک سەرچاوە ئاوەکان ئەچن چاڵ لێ ئێن ئاوی لێ دەرەکەن بۆ خەڵکی ئەفرۆشن کە ئەوە ئاوی هاوبەشە ئاوی گشتە ئاوی تاکە کەسێک نییە تاوەکو کار لەو سەرچاوە ئاوێ بکە بۆ بەرژەوەندی و بۆ جیفان پڕکردنی خۆی بچێ ئاوی لێ دەرکا و بیفرۆشێتەوە جا بۆیە ڕەگەزەکانی ژینگە بە گشتی مڵکی هەموو لایەکە مڵکی تاکە کەس نییە هەر لە سامانە سروشتەکانەوە هەر لە سەرچاوە ئاوێکانەوە هەر لە هەواتەوە هەر لە خاکتەوە ئەمە مڵکی گشتیە و کاتێکی کە بەکاری ئەوێ بە سەلیقە بەکار بێت نابێت یان وا بەکاری بێنین کە ئەم سیستەمەتێکی یا ئەم ڕەگەزەتێکی وە کاردانەوەی لەسەر خەڵکی تر هەبێت دکتۆر لاوازی بەرپرسیارەتی و هۆشیاری ژینگەی لە زانکۆکانمانە وەکو لە پەروەردەیە هەر لە قۆناغەکانی خوێندنە تەنان لە زانکۆش کە گەورەترین بۆ منە لایەنی زانستی ئەمە هەستەکەین زۆر کرچ و کاڵانە باز لە ژینگەیان بەرپرسیارەتی ژینگەی هۆشیاری ژینگەی ئەکرێت تەنانەت لە چەند ساڵی ڕابردوودا ئەگەر وەزارەتێکمان هەبوو بێ بە ناوی ژینگە و وەزیری شێو بێ لە ئێستادا ئەوەشیان سڕ کردووە و لەبەرەوەی کە بەرژەوەندی دەسەڵاتدارانی تیانە و بەرژەوەندی ئەوان ناپارێزێ ئەوەشیان بەجۆی لە جۆرەکان هێندە لاواز کردووە کە خەڵک شەرمەکا بڵێ وەزارەتی یان وەزیری ژینگە یان ئەوە دەستەی ژینگە بەڵێ بۆچی تەنان لە زانکۆکانیشدا باواز لە دەسەڵاتداران بێنین هۆشیاری ژینگەی هێندە لاوازە طبعی هۆکاری یەکەم ئەگەڕێتەوە بۆی کە ئێمە تێگەشتن و شاری ژینگەیمان نییە دووهەم ئەو کەسانەی کە بە دوای بەرژەوەندی خودی خۆیان ئەڕۆن یعنی بە دوای بەرژەوەندی خودی خۆیان ئەڕۆن نە دەرامەتە سروشتەکان نە پیسبوونی ژینگە نەتە دروستی هاوڵاتیان بەلایەنەوە گرنگ نییە بۆ نمونە پێتەڵێم ئەمە نەک لە کوردستان بەسەر تۆ بینیت لە ئەمریکا کۆمپانیای مۆنسانتۆی ئەمریکی هەیە کە ئەمە دروستکەری هەزارەها مۆبیدی قڕکەرە مۆبیدی قڕکەر بۆی کە بەرهەمی کشت و کاڵی زیاکە ئەم کۆمپانیایە ئەبینیت ئەم پێکاتی لە ژێر هەزارها ناوی جۆرە جۆر دروست کردووە و ئێستاکە دوا بە دوای ئەو ئەوروپایە بەو زلوزە بەلاحی خۆیەوە تازە بەوەیان زانیوە بەشێکی زۆری ئەو پێکاتانە ئەو مادە قڕکەرانەی کە ئەو کۆمپانیای دروستی کردو دابەشی کردو کە جەختی لەسەرەوە کردو کە ئەمانە و ترسی نییە لەسەر ژیان بینراوە لە جێستە و لە خوێنی لە سا 1970 خەڵکەکە بوونی هەیە ئەنجا ئەگەر کۆمپانیایەک ئاوها ینی هەڵپەی بەرژەوەندی خۆی بە دوای خەمی خۆیان بڕات چی باکی بەوەی هەیە کە هەموو میلەتی ئەوروپا و میلەتی عالەمە برێت ئەو بەسپاری دەستکەی ئەمە حاڵەکە لای ئێمەش ئەوانەی کە دەسەڵاتدارن خاوەن بەرژەوەندیەکانیشن بێگومان کە دەسەڵاتدار بوو خاوەن بەرژەوەندیشی بوو ینی بەلایەوە گرنگ نییە ینی بەلایەوە گرنگ نییە چی ڕوئەیات بۆ نمونە ئێستا لە شاری سلێمانی ئایا ئەمە گەشە پێدانی پێوتێ من ڕێگە بەم لە ساسی پیشەسازی هەموو عێراق بێنمە شاری سلێمانی یا ئەمە وێرانکردنی شاری سلێمانی و بەرەو هەڵدەربردنی هەموو دەرامەتەکانێتی یعنی دەرامەتی خاکی دەرامەتی ئاوی دەرامەتی هەوای و کەرەسە مرۆیەکەشی و سامانە مرۆیەکەشی لە ئەبینی دەستی کاریش لە زۆری ئەو چالاکیانە دەستی بێگانەیە بێگانێ هەرسەی خزمەت و جادەوبان و ژینگە و باخچە سەوزەکانی سلێمانی کە ئەزانی شارێکی دواکەوتووەجێ نەک ئەگە بە ڕێزە بچی سەردانی ناوچیتان جرۆ بکەیت ئێستا تازە بە تازە ینی خۆشبەختانە با بڵێن فەرمانگای ژینگە بە هەوڵ و هیمەتی ینی بەڕێوەبەری تازە و یان دەستەی ژینگەش
هەتا ئەو کاتێک کە بەڕێز حاکم سەمەد بوو ئێسش بەڕێز دکتۆر هەڵۆیە یعنی ئەمانە خەمیانە بەس ئەو دەسەڵاتەی کە پێویستە پیادە بکرێ بۆ ژینگە دەسەڵاتەکان وەکو پێویست نییە. کاتی بەرنامەکەم تەوا بوو کۆتا قسە و سەرنجی جەنابەت. کۆتا قسەی من بۆ ئەوەی کە ژیانێکی تەندروست و ئاسوودە بژین پێویستە لەسەر هەموو لایەکمان کە ژینگەیەکی تەندروست بنیاد بنین و خەم لە هەموو ڕێگزەکانی بخۆین. زۆر سپاس دەکەم بەرنامەکەت ڕازاندەوە ومێدەکەین شتێکمان لەو بەرپرسیارەتی سەرشانی خۆمان لەکۆڵ کردوێتەوە و خەڵکیش هۆشیاریەکی وەرگرت بێ. ومێدەکەم سپاس دەکەم. بینەرانی بەڕێز و خۆشەویست لە سەرەتای بەرنامەکەدا قسە و بۆچوونی یەکێک لە ڕۆشنبیرەکانی کوردمان باس کرد لە یادداشتەکانی خۆیدا. پێم خۆشە ڕاوسەرنج یەکێکی دیکە لە ڕۆشنبیرەکانی کوردتان بۆ کەمەهەدی کۆتایی بەرنامەکە کە مەسعود محەممەد لە یادداشتەکانیان بەڕەحمەد دەفەرمێت ساڵانی 1920ەکان کاتێک کە نەوتی کەرکووک دەرهێنرا باوکم واتە مەلای گەورەی کۆیە کە یەکێکە لە زانا ڕۆشنبیرەکانی کورد فەرمووی داخی گرانم کەوا بیرە ئاوەکان یام ئاوی ژێرزەوی کوردستان و هەوای کوردستان لە داهاتوودا ئەو ژینگە هەوایی کە هەبووە لە کەرکووکە دەبێتە مایی نەکبەتی و پیسبوونی ژینگەیەکی نەگونجاو یان دروستبوونی ژینگەیەکی نەگونجاو بۆ ڕۆڵەکانی ئەم میلەتەواتە ویستی دەسەڵاتداران بە جۆرێکە کە ئەم هەموو نەوتە بە یەکجار دەرەهێنرێ هەم ژینگەی کوردستان لەبارە چێ هەم ئاو هەواکەی پیس دەبێ هەم ئاوی ژێرزەوی پیس دەبێ لەگەڵ ئەوەشدا بۆنە ئەم نەوتە لەوە چە هینەوەکانی داهاتوو بێ بەڵام ئێستا دەسەڵاتداران بۆ خۆیان و بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری هێنن. ومێ دەکەین شتێکمان گوتبێ لەبارەی بەرپرسیارەتیمان بەرامبەر بە ژینگە و هۆشیاریەکمان بەخشی بە بەیەوەی عزیز و خۆشەویست تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.